دیارە ئەم کێسە پێشتر لە نووسنگی ئێمە ینی چەماڵ سکاڵای تۆمار کردیان لە بەڕێوەبەتی سلێمانە سکاڵای تۆمار کردی بەڵام هەرزوو پاشە گەز بۆ تۆ لە سکاڵاکە داوای کردووە من دەمەوێت سکاڵاکی خۆم ساحب بکەمەوە من نامەوێت شکال لە هاوسارەکەم کەم دیارە ئەم کێشەی مابینی ئەم دوو هاوسەرە کێشیان هەبووە ینی وە نەبێت کێشیان نەبێ بەڵام کە هاتووە سکاڵا بکە هەر خۆشی هاتووە کە داوای کردووە لە سکاڵا کەی خۆی خۆش بێت و لەبەر تێک نەچوونی باری ناو خێزانەکەی بەداخەوە من زۆر جار دەرێم ئێمە کە دەرێن پەنا بینە بەر یاسا و سکاڵە هەبێ بۆی ئێمە هەر نەبێ بپی لە ڕێگای یاسا و کێشەکانیان بۆ چارەسەرکەی زۆرجار لە ڕێی سنتەرەکانی ڕاوشکاری خێزانێ زۆرجار لە ئەو نووسنگانەی ئێمە ڕێ و شوێنەچی یاسایی وەردەگەی ڕەنگە ئەو دوو هاوسەرگەر نەگەنا ئەو قۆناغە بەداخەوە ینی کێسی سێوە هەمومانی هەژاند کێسی سێوە کەسێک بوو بەڕاستی پێشانی دەدا کێشە و ململانەیەکانی ناو خێزان بەداخەوە گەیشتۆتە ئاستێکی زۆر ترسناکە پێویستە هەڵوێستەی لەسەر بکرێت.